بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێهاتینە و خزمەتەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین هەموو لایەکتان لەشساغ و تەندروست باش بن و بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بن. ئازیزان ئەمڕۆ 23 چوارە کە 23 چواری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کتێبە کە ئەمە لێرەوانێ پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی سەرجەم خوێنەران و نووسەران و کتێب دۆستان دەکەین کە بەشێکی پرۆگرامەکەمان تایبەت دەبێت بەم ڕۆژە و گفتوگۆ دەکەین لەسەر ڕۆژی جیهانی کتێب یاخود باز لە ڕۆژی جیهانی خوێندنەوە دەکەین. بزانین لە هەرێمی کوردستان و یاخود لە ناو کۆمەڵگای کوردیا تاجەنگ گرنگی دراوە بە خوێندنەوە یاخود ئەو پاڵنەر و فاکتەرانە چین بۆ ئەوەی کە کەسێک هەنگ بدات بۆ ئەوەی کە بخوێنێتەوانێت کە ئەمە تەورێکمان دەبێت دواتر لە بەشی دووەمی پرۆگرامەکە گفتوگۆی لەسەر دەکەین و نووسەرێک لەگەڵمان میوان دەبێت و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. بەشی دووەمی پرۆگرامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ڕاگررتنی ئاژەڵ و باڵندەی ماڵی لە ناو ماڵەکاندا کە بۆ پێی کەسە زۆرێک لە هاوڵاتیان گرنگێکی زۆر دەدەن بە بەخێوکردنی ئاژەڵ و باڵندا لە ماڵەکانیاندا. بزانین ئایا هەر کەسێک ئەتوانێت ئاژەڵێک کە خۆی ئارەزوی دەکات لە ماڵەکانی خۆیاندا ڕای بگرن یاخود وا پێویست دەکات کە کۆمەڵێک پێوەری یاخود کۆمەڵێک مەرج هەیە کە دەبێت لەو ئاژەڵەیە یاخود لەو باڵندەیە هەبێت ئەنجا بتوانێت ڕای بگرێ کە ئەمەش ڕەنگە لە ناو کوردستاندا تا ڕادەیەک تازەوێ بە بەراورد بە وڵاتانی ئەوروپا لە مێشە وڵاتانی ئەوروپا گرنگیان بۆ بابەتەداوە لە هەمان کادا بازە سوود و گرنگیەکانی ڕاگررتنی ئاژەڵ و باڵندە دەکەین لە ماڵەکاندا کە بێگومان باز لەوە دەکرێت کە دەڵێن ڕاگررتنی ئاژەڵ و باڵندە بە تایبەتی ئاژەڵان زیانی هەیە بەڵام بێگومان کە چەندێک زیانی هەیە ئەوەنەش سوودی هەیە. بۆ ئەوی کە وەڵامی ئەم پرسیارانە وەربگرین بە وردی من ئێستا میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیە کە بەڕێز دکتۆر محسین ئەحمەدە کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەری. دکتۆر محسین سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لێوەی بەڕێز بەیانی بینەرانی عزیز باش هیوادارم کە هەموو لایەک ڕۆژێکی پڕ لە وزە پڕ لە هیوایان دەست پێ کردوێ. سوپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆریان. دکتۆر سەرەتا پێم خۆشە پێشووی کە بچینە سەر بابەتی نەخۆشیەکانی ئاژەڵان یاخود پێوەرەکان باسێک لە ڤایرۆسی کۆرۆنا بکەین یا باز لەو ڤایرۆسە بکەین کە مێژووی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو ئاژەڵان و پەلەوەرەکان ئاگەڕێتەوە بۆ کەی و کام ئاژەڵان زیاتر سەرچاوی گواستنەوەی ڤایرۆسەکان. بەڵێ بەڕاستی ئەو ڤایرۆسی کە دنیای هەژاند و کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت چاوەڕوانەکرێت سیاسیش بە دوای خۆیان بێنێ ڤایرۆسێکە کە لە ئاژەڵە یعنی لە زانستی ڤێتەرنەریە تەمەنێکی 100 ساڵەی هەیە نزیکەی 100 ساڵ ئەم ڤایرۆسە لە پەلەوەر و لە ئاژەڵە دۆزراوەتەوە دەستنیشان کراوە کوتانی بۆ داهێنراوە بەڵام دوجار وای لە خۆی کرد ئەم ڤایرۆسە بێ بۆ مرۆڤ و ئەو کێشە گەورەیە دروستکە کە ئێستا پێوترێت کۆڤیدی 19 ئیتر ئەمە لە ئاژەڵ دەرچووە ئێستا وای لاتووە لە کوردستان ناشکر ئێستا ئێمە بەرەوە ڕۆین دوجار ئاهەنگی ئەوە بەس لە جیهانە هەر بەردەوامە بەرەو ئەوە ڕۆشتووە کە مرۆڤ نەقلیەکە بۆ مرۆڤ بەڵام ڕەنگە پرسیار بێ لای زۆر کەس بڵێ ئەی باشە خۆ سەگ پشیلە بۆ نمونە مەڕ بۆ نمونە ئەسب خۆ ئەمانش سییان هەیە بۆری هەوایان هەیە ئەمانیش هەوا هەڵەمژن ئێمە و توشمانە کە ڤایرۆسی کۆرۆنا بنەڕەتەکەی ئەگەڕێتەوە بۆ ئاژەڵی ئەمانە تووشی کۆڤیدی 19 بن ڕەنگەمە پرسیارە بێەوە خەڵکیش مافی خۆیەتی ئەم پرسیارە بکە بە تایبەتی ئەو کەسانی دکتۆر کە ئاژەڵەکانیان لە ماڵەوە ڕاگرن ئەو پرسیاری بەشێک لەوە پرسیارە بەڵێ دیارە بۆی کێمە ڕازگۆ بین و زۆر یعنی شت وەکو خۆی بڵێن و بینەر واتێ نەگا کە ئێمە دوشتی جیاوازەڵێن ئێمە وتومانەکە ڤایرۆسی کۆرۆنا لە بنەڕەت ئاگەڕێتەوە بۆ ئاژەڵ واتە مێژوێکی ئاژەڵی هەیە بەڵام ئەم کۆڤیدە ئەمەی کە ئێستا بۆ بەپەتا ئەمەیان لە ئاژەڵان نییە یعنی ئەو ڤایرۆسە خۆی گۆڕیوە بووە بە مرۆڤ بەڵام ئایا ئاژەڵ تووشە بێ ئەمە بۆی کە ئێمە پسەلوێنین هاتوون توێژینەوەیان کردووە بۆ نمونە بەرازیان هێناوە مریشکیان هێناوە مراویان هێناوە سەگ و پشیلیان هێناوە کردویانەتە ژوورێکە ڤایرۆسەکەی تیا بووە وی بزان تووشە بنیانە ئێستا باسی دەرەنجامەکەیەکەین بەڵام پێشوی باسیکەین بایەمە چەند ڕاستیش کە بڵێن کە ئەم بابەتە چۆنە ئێستا کە ئێمە لەم بەرنامەیە گفتوگۆکەی مرۆڤ 2 ملیۆن زیاتر
مرۆڤ تووشی کۆرۆنا بووە بەڵێ. تووشی کۆڤید 19 بووە بەڵام ئەم ئاژەڵانە ناگاتە دەدانە ناگاتە دە ئاژەڵ کە شێر و سەگ و پشیلەن لە بەلجیکا و هۆنگکۆنگ و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تووشی کۆڤیدی 19 بوون و هەنێکیشان ئەم تاقیکردنەوەی کە باسم کردوستوانە تووشی دکتۆر ئەم توشبوونە لە مرۆڤەوانەیە بۆیان گوازراوەتەوەوانی یاخود بەو شێوەی کە بەڕێز دوتە خستیانەتە ژوورێکەوانەیە کە ڤایرۆسەکەی تیا بووە بەڵێ یەکێک لە حاڵەتەکان بۆ نمونە دوو پشیلە لە ئەمریکا دوێنێ دوو ئاژەڵی پشیلە دەستنیشان کراکە کۆڤیدیان هەیە ئەم دوو پشیلەیە لە خاوەنەکانیانەوە توش بوون نەک یعنی مرۆڤەکە لە پشیلەکەەوە توش نەبوو پشیلەکە لەوە گرتوێتی بەڵێ بەڵام سەگ و پشیلە لە هۆنگکۆنگ تووشیان کردوون وە دەریش کەوت کە مریشک کە خۆی لە ئەسڵا کۆرۆنا ڤایرس لەوە دروست بووە تووشی کۆڤیدی 19 نەبووە چکە ڤایرۆسەکە جۆرێکی گۆڕانکاری بەسەر هاتووە حەزی لە ئەندامی هەناسەدانی مرۆڤە هەروەها مراوی و بەرازیش توش نەبوون بەڵام سەگ و پشیلە توش بوون ئەم توشبوونە چۆنە وەکو باسم کرد ڤایرۆسەکەیان بە ڕێژەیەکی زۆر خستۆتە کۆندامی هەناسەی ئاژەڵەکانەوە بۆی توش بن واتە ئەمە بەڵگە نییە بۆ ئەوەی کە با بڵێن سەگ و پشیلە تووشی کۆڤیدی 19 ئەبن بەو ڕادەی مرۆڤ و هەنی ڕێنمایی دەربارەی کۆڤیدی 19 کە لە هەرێمی کوردستان ئەدرا بە هاوڵاتیان جیاواز بوو لە ئەو ڕێنمایانی کە بۆ ئەوروپا و ئەمریکا هەبووە بۆچی چکە لەوێ هەموو ماڵێک سەگ و پشیلەی تایە لەوێ کە ئەیود خۆت لە ماڵەوە بە ئەشیود باسەکەکەشێ لە ماڵەوە کە ئەیود ئەڕۆیتە دەرەوە هەوڵ بە 2 مەتر لە یەکێکە دووربی ئەیود باسەکەکەشە 2 مەتر لە یەکەوە دوور بێ پشیلەکەشە 2 مەتر لە یەکەوە دوور بێ بۆچی چکە گریمان سەگ و پشیلەش تووشی کۆڤیدی 19 نابێ وانە بەڵام کۆڤیدی 19 ڤایرۆسەکە هەر بە توێژینەوە توانە لەسەر ستیل ئەمێنێتەوە لەسەر تەختە ئەمێنێتەوە لەسەر قوماژ ئەمێنێتەوە هەر بە توێژینەش دەرکەوتووە کە لە ناو تووکی ئەسپ و تووکی سەگ و پشیلەیە ئەمێنێتەوە یعنی ئەگەر خۆشی توش نەبێت کەواتە ئەڵێ کە بە ڕێزێک پژمی ڕاستە توە بێت دووربی ئەبێ ئاژەڵەکەش لێی دوور بێ چکە دوجار ئەو ڤایرۆسە ئەهێنێ تا ئێستا تا ئەم دقەیە نەڕێکخراوی تەندروستی جیهانی نەڕێکخراوی تەندروستی جیهانی ئاژەڵان و هیچ دەستگایەکە بە فەرمی نەیوتووە کە ئاژەڵ تووشی کۆڤیدی 19 ئەبێ و ئەم کێشەیەکە لە پزیشکی مرۆڤایە و کێشەیەکە کە دەستگا تەندروستیەکان بەرپرسیارن لێی پەیوەندی بە ئاژەڵانەوە نیە بە ڕادەیەکی مەترسیدار ئەوەی هەیە ناگاتە دە ئاژەڵ لە هەموو گۆی زەویە و زۆر بەشیان بە توێژینەوە توشکراون دەستەکانە خۆش بێت دکتۆر بە ئومێدیەوەی کە ئەو کەسانی کە ئاژەڵ و باڵندەیان لە ماڵەوە ڕاگرتە گوێبیستی وتەکانی بەڕێز ببێتن دکتۆر ئێستا ئەگەر باسێک لە پێوەرەکان بکەین ئایا هەر کەسێک ئارەزوی جۆرە ئاژەڵێک کە ئەتوانێت لە ماڵەکەی خۆیان ڕای بگرێت یاخود کۆمەڵە پێوەەر هەیە بۆی کە بتوانێت ئەو ئاژەڵە یاخود ئەو باڵندەی لە ماڵەوە ڕابگرێت و پێوەرەکانی چین بەڵێ بەڕاستی ئەم پرسیارە لە چەند ڕوویەکەوە گرنگە لەبەروی من خۆم پزیشکی ڤێتم بۆ ئەبینم کە لە کۆمەڵگەی ئێمەیە هەڵی زۆرەکرێ لەم بابەتە با بزانین هەڵەکان چییە دیارە بەخێوکردنی ئاژەڵ و باڵندە لە ماڵەوە کللتورێکی ڕەسەنی کوردەواریە یعنی ئەمە مەرجنێ لە ئەوروپاوە هاتبێ و هەم پێشم خۆشە بێڵە جارێکی تر لە بابەتی بەخێوکردنی ئاژەڵی ماڵیە ئەوەی کە تاکێکی ئەوروپی یا تاکێکی ئەمریکی ئەیکا مەرجنیە زانستی بێ مەرجنیە ڕاست بێ بە هەر نمونەیەکی سادە بێنینەوە لەم کۆڤیدی 2019 ئێمە لە ئەمریکا زۆر باشتر بووین ئێمە لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان زۆر باشتر بووین کە ئەو ئایا نیزامێکی تەندروستی وای هەیە و ڕەنگە خەڵک واتە سەوری کردبێ و سەرۆکی وڵاتەکان خۆشیان کە جۆرە لە گاڵتەیان بە ڤایرۆسەکە کردبێ لەبەرەوە مەرج نییە ئەو کللتورەی کە لە بەخێوکردنی ئاژەڵا هەیە ئێمە بین تەپاسەد وابزانی زانستێ بۆ نمونە نان خواردن لەگەڵ ئاژەڵا بە یەک کەوچ و چەتاڵ بۆ منە تۆ ئاژەڵەکە دانی لەسەر سفرەیەک بۆ لەگەڵ ئاژەڵا لەیەک حەماما خۆی پشووە یا لە یەک جێگەی نووسنا بخەوێ ئەمە ئەوروپی و ئەمریکایانی کەن بەس خۆ زانستی نییە زانست پشتی ناگرێت زانستیانە بێت چۆن بەڵێ ئێمە لە مێژووی ئێمە باوباپیرانمان لە ناو ژووری دانیشتنی خۆیانە کەویان هەبووە قەتەیان هەبووە جۆرها باڵندەیان هەبووە ئەسپە شێو ماهین و جۆرها ئاژەڵی جوانیان هەبووە ئێستا کە دیارتێک هاتووە وەک چۆن مرۆڤەکان لە ئەو سەری دنیاوە یان بۆ کوردستان کەناری تووتی کاسکۆ جۆرها سەگ جۆرها پشیلە
جۆرها ئاژەڵی دەگمەن کەوێ قاموسی بۆ بگەڕێی بزانیم ئاژەڵە چیە ئەمانیان هێناوە ئەم ئاژەڵانە ئەگەر تۆ بتۆ لە ماڵەوە ڕاگری چەند مەرجێکی هەیە یەکێ لەوانە ئەبێ ئەم ئاژەڵە توانای ئەوەی هەبێ ببێ بە هاوڕێی مرۆڤ بۆ نمونە مار هەیە جۆرە مارێک هەیە ئەتوانێت بێ بە هاوڕێی مرۆڤ ئێماری ژێ ژەهری هەیە بۆ نمونە بێچۆ شێرێک دکتۆر لەوانەیە شمولی هندستان بکات بەڵێ بۆ نمونە تۆ بێچۆ شێرێک حەز لێە بێچووە ئەمەە بێ ڕایەکی لە ماڵەوە گەورەیەکی ئەخۆ دوایی وای لێت بەقەو قەنەفەیەکی لێە نعرەتەیە با لە هەر گەڕەکێکا کەسی تیان نامێنێ ئەکرێت تۆ بڵێ من لە ماڵەوە شێر بەخێوەکەم یا بۆ منە جۆرە مەیمون هەیە نابێ بە هاوڕێی مرۆڤ تا ئێوارە خزمەتی کە بە شامپۆ بیشۆ نقلی بەرێ جۆرەکەی چیە دکتۆر پێمان بڵێ جۆرەکانی من بینیومە ینی من لە ڕووی زانستیەوە ناچینە ناوی ناوە زانستێکی چۆنە بەس من بینیومە بەداخەوە پارەیەکی زۆری پێدراوە کڕاوە بەڵام نابێ بە هاوڕێی مرۆڤ هەشیانە جۆریان هەیە ئەو جۆرەی کە باستێکە لە کوردستانە هەیە دکتۆر هەردوو جۆرەکەم بینیوە بەڵام زۆربەی ئەوانەی کە حەزیان لە بەخێوکردنی مەیمونە ئەو جۆرە شەڕەنگێزەیە کە نابێ بە هاوڕێی مرۆڤ دیارە ئەیهێنێ ئەڵێ چی بکەم ئەڵێم ئەمە بەکەڵکی تۆ نایە خاڵێکی تر بابەتی نەخۆشی بادام ئێمە لە باسی نەخۆشییان ئەبێ زۆر وریابین مەیمون هەیە ئیبۆلای پێوەیە مەیمون هەیە ڕۆتاڤایرەسی پێوەیە هەنێ ئاژەڵ هەیە میکرۆبی مەترسیداری پێوەیە نابێ ئەم ئاژەڵانە بێ بە هاوڕێی مرۆڤ بۆ نمونە ئاژەڵ هەیە بە کوردی ناوی نییە بە ئینگلیزی بۆ منە فیڕێتی پێڵێن ئەمە میکرۆبی هاریتیایە خۆ فەقیر و عاقلیشە و ڕەنگە بێتە سەردەسیشە بەڵام ئەگەر گازێکە لێ بگرێ گاز لە مناڵەکەت بگرێ ناترسی ڤایرۆسی هاری نەقڵکا بۆ ئەو کەسە خاڵێکی کە زۆر گرنگە ئەمە لە ڕێکخراوە جیهانەکان زۆر تاکیدی لەکەنەوە ڕەنگە شمولی وڵاتی ئێمەش بکە ئەو ئاژەڵانە نابێ ئەوانە بن کە دەگمەنن لە سروشتا بۆچی چکە و کاتە ڕاوچەکان ئەوانەی کەیانەیە بازرگانی بەمە بکەن ئەچن لە سروشتا ئەیگرن و ئەیفرۆشنەوە بەو کەسانی کە حەزیان لێیە ئێمە لە هەرێمی کوردستان زۆر پێویستمان بم خاڵەیە ئەبێ هەوڵ بین ئەم سروشتە دەوڵەمەنی خۆمان خاڵی نەبێ لەم ئاژەڵە کێویانە بیانگرین ڕاویان کەین یا بیان هێنین بۆ نمونەوە کوچی دکتۆر لە کوردستانە بۆ نمونە کۆمەڵی هەڵۆی دەگمەن و نایاب هەیە کە کەمینی بۆ دانرێ ڕاوچی تایبەت بۆی دانیشێ ئەم هەڵۆیانە بە میوانیان یعنی کۆچەرین جۆرها حاجی لەقلق و باڵندەی دەگمەن هەیە کەیەت ئەمانە نابێت ڕاو بکرێن حتا مەسلەی پۆڕ و کە و سێسکۆمانە کە ساڵانێکی زۆر لە سروشتی کوردستانە بەرەو نەمان ڕۆشتون جۆرها ڕێوی یعنی مامۆستا هەژار لە کامڕۆ ڕۆشتیانی کتێویش بوو لە کتێبە بەناوبانکە کە چێشتی مجەوەرە باسیەوە کە کوردستان جۆرە پڵنگێکی جاگواری هەبووە کاتی خۆی کە زۆر دەگمەنام پڵنگە ئەگەر مامۆستا هەژار نەیدی بێ و باسی چۆن لە کتێبەکە لە یادەوەرەکانە باسی کردو ساڵ پڵنگە نەماوە سروشتی کوردستانی ناوچە جیاجەکانی کوردستان ئەم ئاژەڵانە زۆر گرنگەوە ئەگەر دەرفەتم بێ یعنی خاڵی کەش هەیە کە زۆر نەزانانە بەداخەوە نەزانانە و نەشارەزایانە ڕەنگە لە دڵسۆزی شابێ یعنی ئەو کەسە ئەو ڕێکخراوە ئەو بەڕێزەل بە دڵسۆزی واکا بەڵام غەڵەتە گێڕانەوەی ئاژەڵە بۆ سروشت ئەمە وەکو ناو شتێکی جوانە بەڵام هەروە ئاسان نییە بۆ نمونە تۆ ئەڕۆی لە شوێنێک کۆمەڵێک ماسی گرە کە باڵندەیەکە ماسی ئەخوا لای خاوەن لای کەسێک ئەیگری وەڵی من ئەگەڕمەوە بۆ سروشت بۆ نمونە بیلەوەکەیتەوە کە شێرێک لە باخچەی ئاژەڵان بگەڕیتەوە بۆ سروشت یا هەڵۆیەک باوەڕ هەبێ شنوورخان ئەو ڤیددیوانی کە لە تۆڕە کۆمەڵێتەکانی بینی ئەو قەفەزە ئەکاتەوە بۆ ئاژەڵە ناڕوە هەڵۆیەکی بڕێتە سەر شاخێکی بەرە چارەکی ئەوستن بە دیاری و نافڕێ بۆ چونکە من فێر بۆ خزمەت بکرێ فێر بۆ خۆراکی بدرێتە تۆ ئەی بیتە ئەو سروشتە بەڵێ تەواوە قسەکەی جەناب زۆر ڕاستە ئەمە ئەگەر بیگەڕیتەوە بۆ سروشت سنتەری تایبەتی هەیە لە وڵاتان هەیە ئەم شێرە فێریەکی چۆن ڕاو بکە ئەم باڵندەیە فێرەکەی چۆن ڕاو بکە چۆن بڕوا بە دوای خواردنا بگەڕێ تۆ بوومنە گورگێکە هەیە لە شوێنە داونا ڕۆژانە پەلێ گۆشتی ئەیتی ترمە فێرە بێ ئەمە ناتوانێت ڕاو بکات تۆ ئەی گەڕیتەوە بۆ سروشت باوەڕکە ئەو ئەزمونانی کە لە هەرێمی کوردستان کراوە ڕەنگە هەرایەکی گەورەی میدیایی بۆ نێنرابێتەوە
بۆ منە ورچیان بردووە لە سروشتێکا بەریانە ورچەکە زین چۆ بۆ کە چۆ بۆ گوندەکان دووبارە ڕووی کردوتە لەو شوێنی کە مرۆڤی لێیە چکە لەبەرەوە ئەم ئەبێت تۆ یعنی سنتەری تایبەتی زانستی هەیە کە بە چەند مانگ تۆ ئەم ئاژەڵە ئەم باڵندە ڕائەهێنیتەوە کە بەبێ مرۆڤ بژی و بەبێەوەی خزمەتی کەی لەبەرۆ نازام تا چەندێکانی لە تەوەرەکە لامانەوە دکتۆر ئەو پێوەرانی کە باست کرد بۆ باڵندەکانیش هەر بە هەمان شێوەیە بەڵێ بۆ باڵندەکانیش بە هەمان شێوە و خاڵی کە بیرم نەچوێت لە ڕووی کەش و هەواوە کە زۆر زۆر گرنگە تۆ هەرێمی کوردستان وڵاتێکە کە چوار وەرزی ڕەنگا و ڕەنگی هەیە چوار وەرزی زۆر جوانی هەیە بەڵام وڵات هەیە هەمیشە ساردە تۆ ناکرێت لێەوە سەکێک بێنی لە کوردستانە زستانەکە عیبی نییە کێشەینە بەس کە بوو بەهاوین نەخۆشەکە بەرگە ناگرێ تۆ باڵندەیەگەیەنی لە هێڵی کەمەرەی زەوی یعنی بۆ لە هیندستان تۆ جۆرە لە تووتیێنی کە سروشتەکە وا لە گەرمایەژی لێرە لە مانگەکانی تەموز و ئابا کێشەی نیە بەس کە دنیا سار دەبێ ئەم باڵندەیە بەرگەی ناگرێ لەبەرەوە ئەم پێوەرانە زۆر لە ڕووی پاک و خاوێنی یاخود لە ڕێگەی لە ڕووی شوێنەوە ئەمە تا چەند گرنگە بۆ ئاژەڵ و بۆ باڵندەکان لە ماڵە بەڵێ پاک و خاوێنی یەکێکە لە بنەما گرنگەکانی تەندروستی بۆ ئاژەڵی ژوایە بۆ ئاژەڵی ژوایە ئەبێ ئاژەڵ پاک و خاوێنەکەی بپارێزرێت بەڵام ئەمەش ئەبێ بەڕێک و پێک بکرێ بۆ نمونە با من یعنی بەڕاستی سەک ناکرێت هەم ڕۆژە بیشۆی نابێ لە بەروی جیاوازە لە مرۆڤ زۆر جار ینی من لە ڕووی زانستی و پێویستە چۆن بێ دکتۆر من سەگم بینیوە بۆنێکی زۆر ناخۆشی لێت لە بەروی هەموو ڕۆژە ئەشوورێ ئەم سەگەت دەردراوی پێستی هەیە عارەقی تایبەتی هەیە بە مانگانە بشۆرێت یا ئاژەڵێ هەر نابێ بیشوێ پێویست ناکە ئەنە جۆری باڵندە هەیە ساڵی جارێ ئەگەر تۆزە ئاو بپرژێنی بە ڕوخسارە ناکرێت تۆ ڕۆژە بیخێتە بەر بەلوعەکە پەڕ و باڵی تەڕکەی کە ڕوو دروزە بێ کە ڕوو گەشە ئەکا لە بینی پەڕەکانیا یا لە بینی تووک و سەگەکانیا پاک و خاوێنی هەر ئاژەڵەی هەر جۆرەی ڕێنمایی خۆی هەیە لە ناو پشیلەشە هەر جۆرەی تایبەتمەندی خۆی هەیە پاشان شامپۆکەی جایە سابوونەکەی جایە وەک چۆن خواردنەکەی جایە ئەگەر دەرفەت باسی خواردنەکەش بکەین دکتۆر خواردنە گونجاوەکان بۆ ئاژەڵانە خۆی بۆ باڵندەکان چین بەڵێ ئەگەر ئێمە بمانە بەڵێن زۆر زانستیانە بچینە بابەتەوە بێ سەیری کۆندامی هەرسیان بکەین ئێمە باسی خواردن ناکەین کۆندامی هەرسی ئەم ئاژەڵانە بۆن ئەگەر باڵندەکان سەرکی لە دەنوکەوە دەست پێکا پاشان بە کۆجێ کۆتاییەت کە یەک دەرچێ بەڵام هەم میز هەم پاشەڕۆ هەم هێلکەشی لێوەکە هەروەها باڵندەکانیش ئاژەڵەکانیش ببوورە ئەم زینەوەرانە کۆ ئەندامی هەرسیان جیاوازە لە مرۆڤ فەرقی هەیە ڕژێنەکانی فەرقی هەیە درێژی ڕیخۆڵەی فەرقی هەیە هەندێک لە ئەنزیمی پەنکریاس و مادەی زرا و پیئەچەکانی فەرقی هەیە مەبەستم چییە لەمە ناکرێتەوە برنج و فاسۆلیا بێ بەم ئاژەڵانە کە خواردنی مرۆڤە وانە ناکرێت گۆشت بێ بە باڵندە لەبەرەوە ئێمە وا ڕاهاتوین ئەو خواردنەی کە لە خۆمان ئەمێنێتەوە ئەی بەم ئاژەڵەکان ڕەنگە لە خۆشەویستی شابێ ینی پێ خۆش بێ بڵێ من بڵێ باشە یەکشتی تر دکتۆر ئاژەڵ و باڵندە میوا خۆن بەڵێ ئاژەڵ و باڵندە یەکە لەو ڕێنمانی کە ئەیاندرێتە بە تایبەتی باڵندەکان ئەوانەی کە بە شێوەیەکی گشتی قاچیان قولاپیە بۆ یاڵم قاچ چونکە قاچە ینی باڵەکانی شوێنی دەزەبینێ هەنێکە زواز هەنێ ئەوە دەسە بەس ئەو دوو قاچەی قولاپی و دەنوکیشان قوسەوەکو خێزانی تووتی ئەمانە لەسەر قاچێکی ئەوەسەوە بە قاچەکەی تری هەڵوژە قەیسی ئەتوانی سەی بیتێ و سروشتیشان وایە لە سروشتا لەسەر میوە ئەژی بەڵام ئەگەر بینە سەر ئاژەڵی تر ئەمانە دوو جۆرن ئاژەڵی گۆشت خۆرمان هەیە کە ئەگەر میوەی بیتێ ڕەنگە فێر بێ بەڵام دوجار کێشەی بۆ دروستە بێ لە لەشیا هەشمانە جاخۆرە ئەبێ لە پێدانی میوە بەم ئاژەڵانەیە سنووردار بکرێت بۆ نمونە ئەسپ هیوایەتی دوو میوەیە گێزەر لەگەڵ سێو نابێت زۆری بیتێ چکە بەرەوە ڕۆ ئەسپەکە تووشی شەکرە بێ ڕێژەی شەکر لە خوێنیان بەرز بێتەوە بۆ چکە ئەم زینەوەرانە جاخۆرن یعنی فێریەوە بوون کە مادەی سلیلۆز لە عەلەفەکەیانە هەبێ جا بخۆن ئەبێ زۆر سنووردار بێ وەکو جۆرە لە پاداشت میوەیان پێ بدرێت لە ئاژەڵا بەڵام باڵندە
سروشتی وایە هەنێکیان کە خۆی میوەخۆرە. خۆی میوەخۆرە. باشە دکتۆر یەک شتی تر بەشێک لە ئاژەڵەکان لە ئەوروپا ڕەنگە بڵێن زیاتر بیبینین جلیان لەبەرەکەن. ئەم جل لەبەرکردانە لە ڕووی زانستیەوە تا چەند دروستە یاخود ئاساییە؟ بەڵێ طبعا چنوور خان جل عتر تەسریحە لیش شامپۆ تەوقا نوقڵ نەستەلە ئەمانە بۆ ئاژەڵ دیوێکی هەیە دیوە بازرگانێکەتی یعنی زیاتر لە ڕووی با بڵێ دەستکەوتی مادیەوە هەندێک کۆمپانیای تایبەت ئەم ئەرکان پێ خۆیان دروستیان کردەوە شتێکی جوانکاریە ئەگینا من لەگەڵ ینی پزیشکێکی بەڕێزی دەروونزانیە پزیشکی مرۆڤ ڕۆژێک باسییان بابەتەمانە کرد ئەو پزیشکە بەڕێزە بۆی باس کردموتی من دایمە حەزمە کرد بزانم ئاژەڵان هەستیان چۆنە ینی ئەو پزیشکە بەڕێزەوتی زۆر جار کەسێکی دەروون نەخۆش کە یە بۆلام کە سوکارەکەی ناڵن قسە بکە خۆیان قسەکەن دوایی کەسەکە کە نەخۆشە بەرگری لە خۆیەکە ئەڵێ وان نییە ئەڵێ منیش هەموو جارە بیرەکەم وەڵێم کاتێکە ئاژەڵێ ئەبرێ بەلای دکتۆرێکی ڤێتەرنەری ڕەنگە و کەسێک کە شتەکەڵێ بە ئاژەڵەکە گەر زمانی هەبا بیوتای وەڵی وان نییە جا لەم بابەتی جلبەرکردنە ئەو پزیشکە پێیوتم لە راپۆرتێکا پێشبڕکەی بینیوە کە سەگەکان پێشبڕکەیان کردووە ئەو سەگەی کە یەکەم بۆ خەڵاتیان ناوەتێ ئەی کێ ناڵێ سەگەکان ئەوانی تر گاڵتەی پێ ناکەن یعنی کێ ئەڵێ لای ئەوان ئەوە جۆرێکە لە خەڵات کردن یعنی هیچ ئەوە نیە بڵێ لەبەر سەرما یاخود بڵێ لە جەوی ساردا لەبەرەکرێت ئەوە ڕەنگە ڕۆڵی هەبێ بەڵام لە ڕاستیە بابەتێکی جوانکاریە و ڕەنگە لای سەگەکەش یعنی شتە بێ بۆ ئەو سوکایەتی بێ و نازانێ خۆ سەگەکانی کە کێ ناڵێ گاڵتەی پێ ناکەن وانە لەبرۆ زیاتر شتێکی جوانکاریە شتێکە بۆ تەشجیعە وەکو بڵی پێویستێکی بنەڕەتی نییە بۆ ئەو جانەوەرە. باشە دکتۆر بەڕێزت وەکو پزیشکێکی ڤێتەنەری تا چەند لە ئاستی ڕۆشنبیری ئەو کەسانە یاخود لە ئاستی هۆشیاری و کەسانە ڕازیت کە ئاژەڵ و باڵندە لە ماڵەکانیان ڕاگرن ئاستی هۆشیاریان باشە؟ باڵێ بەڕاستی ئەوە زۆر جێی دڵخۆشیە کە ئەو بەڕێزانە کە ئەو ئەرکە خەنە ئەستۆی خۆیان زۆر پرسیارەکان زۆریانێ بە دوای ڕاستەکانە بگەڕێن زۆر خەمخۆرن و دڵنیام ئەوەی کە من بینیومە ئەو هەڵانە کە تەیەکەون بە ئەم قەز نییە لە نەزانینەوەی بەڵام ئێمە کێشێکی کەمان هەیە لە هەرێمی کوردستان کە باوەڕ لە کەم وڵات هەبێ سەگ و پشیلەی ماڵی با بڵێ سیقەی بە مرۆڤ نەماوە لێرە بۆچی چونکە بۆ نمونە من زۆرم حەز لەوەی پشیلەیەکم هەبێ مناڵەکەم داوایە کە حەزەکەم هەم بێ بە تاسەیەکی زۆرەوە ڕم ئەم پشیلەیە یەنم خزمەتی ئەەکەم خواردنی بۆ کڕمتر پشیلەکە تاو هۆگریم نەبێ بەڵام دوایی 2 مانگ تااقەتمەوێنێ ئیتر حەزم لێی نامێنێ ئیتر یا ئەڵێم ئەی بەخشم یا ئەیم بەیەکێ وای لێ ئەم پشیلەکە چێتە ماڵێکی تازە ئەویش بە هەمان شێوە خزمەتێکە بەڵام سیقەی نامێنێ چکە زانە لێرە هەر یەک 2 مانگ سەورەکەویش 2 مانگی تر بێ بەڵێ لەبەرەوە ئەو پشیلە و سەگانی ئێمە زۆر بەیان تەمەنێکی درێژ ناژی لەگەڵ ماڵەکەیە ینی وەکو ئەندامێکی خێزانەکە وایە بۆ چەند مانگێک ناگاتە ساڵێک هەمانە کە تەمەنێکی دوور درێژ لەگەڵیا بووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو ئاژەڵانە جۆرێک یعنی هۆملێسە و هۆمیشی هەیە هەم لە ماڵایە و هەم لە بێماڵیشە چکە ئەزانێت کە دوای چەند مانگێکە بێ بڕە ئەو دیاردێ ئەبینم بۆیە داوە ئەکەم ئەو بەڕێزانی کە حەزیان لێ خولیان ئەگەر شتێکی وایان کرد تا سەر لەگەڵی بڕ لە کوردستان دکتۆرێک کێشەش هەیە لە خێزانێک ئەگەر یەکیان ئارەزوو بکە ئاژەڵ و باڵندە ڕاگرێت دوانیان ئارەزوو ناکات و بەدڵی نییە پێی خۆش نیە ڕابگیرێ دکتۆر ئەگەر باسێک لە نەخۆشیەکان بکەین ئەو نەخۆشیانەی کە لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ چین بەڵێ لە دەربارەی ئەمە جۆرها ئامار هەیە یەکێ لەوانە ئەڵێ لە 175 هەموو کێشێکی تەندروستی لە مرۆڤ پەیوەندێکی بە ئاژەڵەوە هەیە لە 175 هەموو گرفتێکی تەندروستی لە مرۆڤ ئیلا لینکێکی بە ئاژەڵەوە هەیە نزیکەی 250 میکرۆب لە بەکتریا لە ڤایرۆس لە کەڕوو لە کرم لە سەرەتایی لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە بە مرۆڤ کە هەر یەکەیان بەرنامەیەکی ئەوێ ئەگەر 2-3 بەرنامەی نەوێ هەر یەکەیان ئەمەنە زۆرن کەواتە ڕێگاکانی گواستنەوەشی هەیە ڕاستە خۆیە هەیە ناڕاستە خۆیە هەیە بە هەنە ڕێگەمە بیری لێ ناکەینەوە بیری لێ ناکەینەوە کە چۆن لە ڕێگەی ئاژەڵێکەوە نەخۆشیەکەگاتە مرۆڤ ڕەنگە هەر بە خیاڵیشمانە لەبەرەوە ئەم بابەتە ئەم پرسیاری کە بەڕێزت کرد وای لە جیهان کردووە کە بڵێ یەک چەمک هەیە یەک چەمکەیە پێوترێ one health concept یعنی
چەمکی یەک تەندروستی شتێک نییە بە ناوی تەندروستی ئاژەڵ و بە شتێک نییە بە ناوی تەندروستی مرۆڤ ژینگە تەندروستی مرۆڤ و تەندروستی ئاژەڵ اینجا تەندروستی بۆ هەموو لایەکدا بینەکەن و ئەمە تا بێت ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕوونە بێتەوە بە تایبەتیەوە تا ئێمە ئەم کۆڤیدی 19مان بینی کە پزیشکانی ڤێتەرنەری کە پزیشکی ئاژەڵن ڕۆڵیان هەبوو لە دروستکردنی تاقیگەکە لە دەستنیشانکردنی و لۆ ڕێنمانشکە کە دراوە کاتەم بابەتە بابەتێکی هەستیارە گرنگەوە زۆر سەردەمیانە و زۆر تازەشە. دەستەکانە خۆش بێ دکتۆریان دکتۆر دوا ڕێنمایی بەڕێزت بۆ هەموو ئەو کەسانی یاخودەوە خێزانانەی کە ئێستا ئاژەڵ و باڵندە لە ماڵەوە ڕاگرن دوا ڕێنمایی بەڕێزت بۆ ئەوان چی؟ بەڵێ من ڕێنمایانەکەم کە وەکو چۆن خۆیانیان پاراست لە نەخۆشی کۆرۆنا و کۆڤید و لە ئایندەشە خۆیانە پارێزن بە هەمان شێوە ئاژەڵەکانیشان چونکە ئەمە ئەگەرێکە ئەگەرێکی کراوەیە کە ئەم ئاژەڵەش تووشی ئەم نەخۆشیە بێ و گرنگی بن بە پاک و خاوێنی خواردن و هێشتنەوەی ئاژەڵەکانیان بە تەندروستی و بە زانستیانە هیوای سەلامەتیش بۆ هەموو لایەکە زۆر سپاس دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ دکتۆر محسین ئەحمەد کابەڕێزیان پزیشکی ڤێتەرنەری سپاس بۆ ئامادەبوون بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە کە بۆمان ئەدوێت لەسەر چالاکیەکانی پۆلیسی دارستان و ژینگە حەیدەر سڵاو لێ بۆ بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان چین و ئەو چالاکیانە چین کە لە پۆلیسی دارستان و ژینگە ئەنجامیان داوە. سڵاو لە هەموو لایەک دیارە هەی بابەتەکەی ئێمەش لێرە پەیوەستە بە سروشتەوە بە تایبەت پاراستنی باڵندە و ئاژەڵەکێوەکان بە تایبەتتر ئاسک کە یەکێکە لە جوانەکانی سروشت کە سروشتی گەرمیان بەناوبانگە هەندێک لە هونەرمەندانیش تەنانەت زۆربەی لە کاتی گۆرانەکانیانە باس لە ئاسکی دەشتی گەرمیانەکەن بۆیە کفریش بۆ پێیکەوە ناوچەیەکی فراوانە ئێستا ئێمە لێرین لە بارگای پۆلیسی دارستانی کفرین لێرە چەند مانگێکە ئاسکێک لێرەیە بڕیارە دوای چەند کاتژمێرێک ئەو ئاسکە ئازاد بکەن لە سنووری قەزای کفری بەشێک لەو پۆلیسانەی دارستان بوونەتە هۆکاری ئەوەی کەوا ژمارەیەکی ئاسک هێشتا لە دەشتایەکانی کفری بەدی دەکرێت و هەیە و بە ئازادی هاتچۆکەن بێ هیچ سانسۆرێک و بێ هیچ فشارێک و لە ترسیان نییە لە ڕاوچەیە بێویژدانیەکان بۆیە من دەمەوێت زۆرتر قسە بکەم لەسەر ڕۆڵی پۆلیسی دارستانی کفری لە پاراستنی باڵندە و ئاژەڵ و بگرە پاراستنی سروشتی ناوچەی گەرمیان و بۆ زیاتر قسەکردن دەچمە لای مقدەم قازی نەجمەدین کا قازی دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باس لە کارەکانی ئێوە بکەن و ئەم ئاسکە ئێوە بۆ دڵخۆشن کاتێک ئاسکێک ئازاد دەکەن. پێشەکی بەخێر بێن ئێمە وەکو بەشی پۆلیسی دارستانی کفری کە بەشەکەمان لە چوار بنکە پێکات وەکو جەنابتان ئاگادارن چەندین جار لەو سنوورە لەگەڵ ئێمە بە کامیرە بەڕێزەکەتان هاتنە ئاسکێکی زۆری لێ ئەم سنوورە هەموو ساڵێک لە 24 ئێمە چەند خاڵێکی کاتیدا ئەنین چەند خاڵێکی کاتیدا ئەنین لەبەر ئەوەی زیاتر و زیاتر ئاسکەکان بپارێزین. کاک قازی ڕۆڵی بەڕێوەبەرایەتیەکەتان یاخود ڕۆڵی هاوکاری ئێوە لەگەڵ ئیدارەیە تا چەند هەیە؟ ئێمە وەکو ئیدارە زۆر بەباشی هاوکارمانە بێت بەڕێوەبەرایەتی زۆر بەباشی هاوکارمانە بێت سنوورەکان ئێمە گەرمیان لە مێژە خۆتان ئاگدارن ئاسکی زۆرە و بە بەردەوامی ئاسکی لێ ئەو برادرانەی ئێمە کە لە دەرەوەن بە شەو بە ڕۆژ لە ئەرگدان لەبەر خاتر ئەوەی ئاسکەکان بپارێزن. کاک قازی من دەمەوێت باس لە بابەتە ترکەی یعنی ئێوە پۆلیسی دارستان تەنها ئەرکتان پاراستنی سروشتی و دەشتایەکانە یاخود نەخێر بگرە ناوچەی ئێوە بۆ پێی کفری ناوچیشی گەرمە لەگەڵ شەڕی داعشدا لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنایە لە هەموو کاتەکانە ئێوە ئەرکەکانتان هاوکاری لایەنەکانی دیکە دەبن؟ ئێمە هەموو کات هاوکاری لایەنەکانی دیکە بووینە بۆ نمونە ئێمە لە شەڕی داعشا زۆربەی جار شان بەشان لەگەڵ سەنگەرەکانی پێشمەرگا بەشداریمان کردووە بۆ نمونە ئەم نەخۆشیەی کۆرۆنا زۆربەی پۆلیسەکانمان دوو ئەرکیان بینەوە ئەرکێکی لە شار و ئەرکێکی لە دەشت. کاک قازی پێش بەرنامەکە باس لەوە کردکەوە یعنی تەنانەت ئەو ئاسکانش ئێوە دەبینن ڕناکەن سڵ ناکەن ینی چەند خۆشحاڵتانی کردە ئێوەی بەو پێیکەوە ئەرکێک جێبەجێکن چۆن مامۆستایە گوانە دەڵێتەوە بە خوێندکارەکەی کاتێک خوێندکارەکەی پلەیەکی بەرز دەێنێ خۆشحاڵە بێ ئاسوودە ئەبێ ئێوەش ئەم هەستە چۆن دروست بۆلاتان؟ ئێمە زۆربەی کات ژیانمان لەگەڵ ژیانی ئاسکەکاندایە بۆ نمونە ئێمە ئەم کاتەی کە هاوینەوە ئاوکەم و ئەبێت چەند کۆلێکمانێ ئەم کۆلانە لە زۆربەی شوێنەکان دائەنین لەبەر ئەوەی ئاسکەکان توینێتی نەکێشن و ئاوی لێ بخۆنەوە ئەم ئاسکانە سروشتێکیانەیە
لەبەر ئەوەی زۆربەی کات ئێمە لەگەڵیانە ئەژین تەنانەت پۆلیسی دارستانە ناسن. کاقازی ئێوە من سەبینیەوە ماتۆر هەیە لێرە گیراوە چەک گیراوە کەرەستەی ڕاوچەکان گیراوە ئێوە تا چەند لێپرسینەوە لەگەڵ ئەو کەسانەکەن کە بەرپرسە یاخود دەیەوێت سروشتێ ناوچەیە بشێوێنێت. ئێمە 100% ئیجراعات دەگەین لەگەڵ هەموو کەسێکە یعنی هەر کەسێ لە هەر پلەیەکا بێ ئێمە ئیجراعاتی خۆمانەکەین. ئێمە ئێستا بۆ ماوەی تقریبان 5-6 مانگە ئاسکێک لامان ئەم ئاسکا بە بچووکی گیران نەخۆش بوو دوای عیلاجکردن و ئەوانەی بە بەرچاو کامیرە بە ڕێزەکەدان و بەرەڵایەکەی. کاقازی ناوچەی گەرمیان ئەگەر بێت و شورایەک دروست بکرێت بۆ نمونەوەکو سیاجە دروست بکرێت پێت وانێ ئەمیش لە ڕووی گەشتیاریوە دەتوانی مەسەلەن جۆرێک لە جواری گەشتیاری سوودی لێ وەربگریت. ئێمە زۆر بە باشی زانین بگرێت چەندین جار ئێمە داوای ئەو سیاجەمانە کردووە لەبەر ئەوەی قەیرانی دارایی هەنێ وەزەهاتە سەرا دروست نەبوو لەبەرەوەی ئاسکەکان گەرمیان ئەگەر بێت و لە شوێنێکا کۆ بکرێتەوە گەشتیار زۆر بە باشی ئەتوانێ بیان بینی یعنی ئەتوانی زیاد لە 300 تا 400 ئاسکێمە لە شوێنێکا کۆ بکەینەوە. باست لەوە کرد زۆر جار بە ئۆتۆمبیلی خۆتان بە ماتۆری کارمەندەکانتان هەنگاوەنن پێت وانە گەر دەستی هاوکاری بۆ ئێوە بکرێ زیاتر کارەکانتان بە شێوەیەکی باشتر و چاکتر بەڕێوە دەچێت. 100% ئێمە گەردەستی هاوکاریمان زیاتر بۆ درێژ بێت زیاتر و زیاتر ئاسکەکانە پارێزن ئێمە گوێ بەوە نادەین ئەگەر ئۆتۆمبیلی خۆمان بیان ماتۆرسکیلی پۆلیسەکان بێ گرنگ ئەوەیە ئێمە کە دیاردەی ڕاو لە سنوورەکانە هێڵین. کاقازی جەناب ڕێنماییت بۆ خەڵک چییە پێ و پێیکەوا گەرمیان خاوەن سروشتێکی باشە یعنی ئەوەی مەبەستمە ئەمەوێ کوور دەڵێت چەپڵە بە یەک دەستێ نادرێ زۆر جاریش کاتێک ڕاوچێک لە ناوچەیەک لە گوندێک بەدی ئەکرێ خەڵک زۆر هاوکارتانە هاوکاری زیاتر بکرێن پێتوانێت سروشتی گەرمیان زیاتر ئەپارێزن. ئێمە سوپاسی هەموو خەڵکەکەین بە تایبەتی ئەو دیانەی کە سەر بە بنکە و بەشەکانمانە حەد بەدەر هاوکاریەکی باشمانەکەن ئەگەر بێت و هاوکاری خەڵک نەبێ ئێمە بەم شێوە ناتوانین ئیشەکان بگەن و ئاسکانە پارێزی. کاقازی زۆر جار ئەبینم هەندێک خەڵکتان زوور بێت بەڵام ئێوە یاسا جێبەجێکن پێت وانە پاراستنی ئاسکەکان پاراستنی سروشت وجدانتان ئاسوودە دەکات. 100% وایە ئێمە کێشەمان لەگەڵ ئەوان نەوێ کە زویرە بێ ئێمە هەر کەسی ڕاوچی بێ و گومان ڕاوی لێ بکەین لێ پێچینەوەی لەگەڵاگەن ڕادەسی دادگایەکەی. دوا داواکاری دوا ڕێنمایی وەکو بەڕێوبەری پۆلیسی دارستانی قەزای کفری مقدم قازی نەژمەدین چییە؟ ئێمە تەنها ئەوەمانەوە چۆن لە مێژە دیەکانی سەر بە بەش و بنکەکانمان هاوکارمان بوونە بەو شێوە هاوکاریمان بکەین ئێمە ئیشەکانمان زیاتر و زیاتر پەرەی پێدەین و ئاژەڵەکان زۆر بە باشیە پارێزی. زۆر سپاس بۆ مقدم قازی نەژمەدین بۆ کۆی وتەکان و زانیارەکان دیارە سپاس بۆ کۆی زانیارەکان من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کەوا ناوچەی گەرمیان کاتێ باسی لێ دەکەیت دەتوانم بڵم لە دەربەندی خانەوە تا نزیک خانەقین دەگرێتەوە لێ بە دیوی چەپیشما تا نزیک دووس خورمات و ئەگرێتەوە ئەم ناوچەیەش کفری و گەرمیان بەو پێیکەوە ناوچەیەکی فراوانە سروشتەکەشی وای کردووە کەوا ژمارەیەکی ئاسک لەم ناوچانە هێشتا بەدی دەکرێت لە هەمووشی گرنگتر من دەمێ ئاماژە بۆ بکەم کەوا پۆلیسی دارستان ئەوەندە ئەرکەکانیان جێبەجێ کردووە بکرێت دوای دەوامی فەرمی خۆیشان بە جلیبەرگی مەدەنی ئاسایشەوە کاتێ دەچنە ئەو ناوچەیە ئاشنایەکیان دروست کردووە لەگەڵ ئەو ئاسک و سۆسک و باڵندە و ئاژەڵە کێوانە کە ئەمەش وای کردو بەڕاستی کە تۆ هێشتا چۆن دەچتە کوێستانەکان قاسپە قاسپی کە و سروش جوانتر دەکات بۆیە دیمەنی هەڵبەزینی ئاسکەکانی گەرمیان و کفری دیمەنی دەنگی سۆسک و ئەو جۆرە باڵندانە و لە ناوچەی گەرمیان هێندەی دیکە سروشتی جوانی گەرمیان جوانترەکە بۆیە حەقوایە ڕێکخراوەکانی بواری ئاژەڵ و باڵندە کێوەکان و سروشت دەستی هاوکاری بێن بۆم ناوچێ بەڕێوەبەری دارستانی کری باسی لە کۆل کرد ئەوەی کە مەبەستی دانانی حەوزی ئاوە لەو شوێنانی کە لە وەرزی هاویندا ئاو کەم دەبێتەوە بۆیە دانانی ئەو حەوزە ئاوانە هەروەها دانانی هەندێک لە خواردن لەو ناوچانە ئەمەش وای کردوکەوە ئەو ئاسکانە زیاتر و زۆرتریش بێت بۆیە ئەمە خاڵکی گرنگە لە هەمان کاتیشدا بۆیە ئێستا زۆر جار خەڵک بۆ پاراستنی خواردنی خۆی بۆ پاراستنی تەندروستی پەنا بۆ مریشکی خۆماڵی ئەبا پەنا بۆ بڵێن قەل و مریشک و هەموو خۆماڵی بە بپیکەوە تەندروستیەکی باش بە مرۆڤ دەبەخشێت بۆیە پاراستنی سروشتی ناوچەی گەرمیانیش دیسانەوە بە ئاراستەیەکی دیکە
پاراستنی سامانێکی نیشتیمانی و نەتەوەیە بۆ پێیکەوە دوژمنانی کورد زۆر جار تەنانەت داعشەکانی ناوچەکانی بڵێن پەلکانە و غەڕێژ هەوڵیان داوە ئەو ئاسکانە بکوژن و کوشتیشانە بەڵام ئەوەی کە دەکەوێتە سنووری پۆلیسی دارستانی کفری و دەستگا ئەمنیەکان ڕێگریان لێی کردووە بۆیە نایارانی کوردیش بەردەوام هەوڵیان داوە سروشتی ناوچەی گەرمیان و کوردستانیش لەناو بن بۆیە پاراستنی سروشتی نیشتمانی پاراستنی سروشتی گەرمیان ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی و ئاینیە ئەمە کۆی زانیارەکان بوو لەسەر پۆلیسی دارستانی کفری من دەمەوێت باس لە هەواڵەکانی کفریش کەم دیارە چەند کاتژمێرێک پێش ئێستا ڕێژەیەک بارانبارین لە سنووری کفری و گەرمیان باری ئەمە شەوایەکێکەوە بە یەکجاری مەترسی و شکە ساڵی لەم ناوچەیە بڕێوێتەوە ڕێژەی بارانبارینیش لە 300 ملیم بەرەوسەرەوە بچێت چونکە گەرمیان و کفری ڕێژەی 250 ملیم بارانبارین ببارێت ئەمە زیاتر ئەوە ڕێژەکە بە تەواوی مەترسی و شکە ساڵی نامێنێت و بەرهەمی کوشت و کاڵی و دانوێڵە بە تایبەت گەرم و جۆ لەم ناوچەیە باشتر دەبێت. سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا و بڵێن ئامادەکاری بۆ مانگی ڕەمەزان دەستگا ئەمنیەکانیش جۆرێکی دیکە لە هاوکاریان بە کۆگاکان و هەرزانە بازاڕەکانی سورنەکە کردووە ئەمەش لە پێناوی ئەوەی کەوا هاوڵاتیان بۆ زیاتر پەنا ببەن بۆ دابینکردنی پێداویستەکانە بەڵام لە هەمووشی گرنگتر کە هاوڵاتیان و فەرمانبەران و تەواوی لایەنەکان دابینی دەکەن ئەوەیە حکوومەتی هەریم کوردستان پەلە بکات لە دابینکردنی موچەی تەواوی فەرمانبەران و مامۆستایان و هاوڵاتیان و گیرفانەکانیش لەگەڵ هاتنی چلەی هاوینە گەرمی بکاتەوە. سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری کفریۆ لەگەڵ مابووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت و سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئەچین ئەوە دەکەین ئەمڕۆ 23/4 یاخود 23/4 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کتێبە. لەم بەشەی پرۆگرامەکە باز لە ڕۆژی جیهانی کتێب دەکەن، باز لەم ڕۆژە دەکەین کە بێگومان کتێب سەرچاوێکی گرنگی زانستی یاخود بڵێ ڕۆشنبیری یاخود هۆشیاری یان پێشکەوتنی هەر کۆمەڵگەیان هەر وڵاتێکدا کە خوێنەری زۆر بێ. بۆیە ئەمانەیە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە بزانین ئایا کۆمەڵگەی کوردی یاخود هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە خوێندنەوە دەدات، تا چەند کتێبیان خۆش دەوێت، بزانین ئایا ئەو پاڵنەر یاخود ئەو فاکتەرانە چین بۆ ئەوەی کە کەسێک هاندەر بێ بۆی کە کەسێک بتوانێت بخوێنێتوانێت یاخود خوێنەوەی لا خۆشەویست بێت. گرنگی کتێب و گرنگی خوێندنەوە لە چیایە یاخود بڵێن چی بە مرۆڤ دەبەخشێت بۆ ئەوەی کە بە وردی لەسەر ئەم ڕۆژە گفتوگۆ بکەین کە لە هەمان کاتدا ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاراستنی مافەکانی نووسەریشە. بۆیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانداری بەڕێز مامۆستا یاسین قادر بەرزنجیمان کردە کە بەڕێزیان نووسەر و شارەزا لە بواری کتێبخانە گشتیەکاندا و لە هەمان کاتدا هونەرمەند. مامۆستا یاسین سڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانی باش، بەیانی بینەرانی گەلی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونت. پێشێکی پیرۆزباییمان هەیە بۆ بەڕێست و بۆ سەرجەم لە نووسەران و خوێنەران و کتێبدۆستان. مامۆستا یاسین ئەگەر باسێک لەو بکەین بزانین هەڵبژاردننی 23/4 لە چیەوە هاتوو، بۆ چیەوە هەڵبژار ئەو ڕۆژ هەڵبژێردراوە؟ ساڵی 1995 ڕێکخراوی یۆنسکۆ ڕێکخراویی جیهانیە منظمة التربية والثقافة والعلوم واتە ڕێکخراوی پەروەردە و ڕۆشنبیری و زانستەکان کە بارەگاکەی لە پاریسی پایتەختی وڵاتی فەڕەنسایە. ئەم مەسەلانە پەیوەندی بە یۆنسکۆ بڕیاریدا کە هەموو 23 نیسانێک واتە ئەمڕۆ ببێتە مناسبەیەکی گەورە بۆ ڕۆژی جیهانی کتێب و بۆ پاراستنی مافەکانی نووسەر و داهێنەران لە هەموو دنیاە. بۆچی 23/4 هەڵبژێررا؟ هاوکاتە لەگەڵ مردنی کۆمەڵێک کەڵە نووسەر و داهێنەرانی دنیا لە پێش هەمویانەوە ویلیام شێکسپیر، سێرڤانس. بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە ئەو نووسەر و داهێنەرە گەورانە کە لەو ڕۆژەیە کۆچی دواییان کردووە ئەو ڕۆژەیان هەڵبژارد. هەڵبەتە هەمومان نەزانین ویلیام شێکسپیر شاعیر و شانۆنووسی گەورەی هەموو جیهان لە وڵاتی ئینگلیزەوە بەرهەمەکانی دەرکەوت و دوایی بەهۆی تێکستە شانۆییەکان و سۆناتاکانیەوە بوو بە خەڵکی هەموو دنیا. شێکسپیر پایە و پلەی زۆر مەزنە، تەنانەت لە وەسفی ئەوە ڕەخنە گرێک نووسیوێتی گەورەترین
کەسە دوای خوداوەند خۆی کەواتە ئەم ڕۆژە کە ڕۆژی مردنی ویلیام شەکسپیرە ڕۆژێکی مێژوویە لە ڕۆژەکانی ساڵە یۆنسکۆ بۆیە ئەم 23 نیسانی کردو بە ڕۆژی جیهانی کتێب و هاوکات ڕۆژی پاراستنی مافەکانی نووسەر و داهێنەران ئێمە لەم ڕۆژەیە گەرمترین پیرۆزباییمان هەیە بۆ نووسەران بۆ داهێنەران بۆ هونەرمەندە گەورەکانی نەتەوەکەمان ڕۆژێکە تایبەت بەوان ئەوانەی کە کتێب بەرهەمێنن ئەوانەی کە لە کۆششی ئەوەدان خوێندنەوە بێ بە کولتور لە وڵاتەیە کە بەداخەوە تا ئێستا خەمێکی گەورەی ئەوە نەخراوە بۆ بە کولتورکردنی پرۆسەی خوێندنەوە و بازنەکانی خوێندنەوە فراوان نەکراوە لەم وڵاتەیە پیرۆزباییمان بۆ ئەو داهێنەرانەی کە شەوگار و ڕۆژگاری خۆیان بۆ بەخشش و خزمەت و داهێنان خەریک کردووە یان بردووەتە سەر بۆ خزمەتی زمانی شیرینی کوردی هزری کوردی بۆ خزمەتی ژیانی مرۆڤی کورد لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن هەڵبەتە پێگەی نووسەران داهێنەرانی نەتەوەکەی ئەمەش وەکی هەموو ژیان پێگەیەکی گەورەیە هەموو خەڵکی نەکرد لە ڕۆژی 23 نیسانە کە ڕۆژی خۆیانە ڕۆژی جیهانی کتێبە ڕۆژی پاراستنی مافیە و نووسەرانەیە بەرکوو لە هەموو ڕۆژەکانی ساڵە هەمومان بە حرمەتەوە سەیریان باشە کاگەسین دواتر باسەوە دەکەین کە لە کوردستانە تا چەند مافی نووسەران پارێزراوە بەڵام باسێک لە گرنگی کتێب یاخود گرنگی خوێندنەوە بکەین بۆ مرۆڤ زانین چی بە مرۆڤە بەخشێت خوێندنەوە کتێب بەرهەمێنان لەلایەن نووسەر و وەرگێڕەکانیانەوە پرۆسەیەکی گرنگە تەواوکردنی خوێندنی فەرمی و خوێندنی قۆناغەکانی خوێندنی خوێندکارانە لە هەموو تەمەن و لە ڕەگەزی نێرومێدا واتە بەهۆی کتێبەوە بازنەکانی زانیاری لای هەر یەکێکمان فراوانە بێت بەهۆی کتێبەوە ژیان دۆستی زیاتر دەبێت بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی یۆنسکۆ وەک ئاماژەمان بۆ کرد کە ئەوان خاوەنی بیرۆکەی بە جیهانیکردنی کتێبن لەم ڕۆژەدا سەبارەت بە کتێب و تۆتی هەر نووسەرانی کتێبە کە شارستانیەت مەزنترەکان لە ناو لاوانە بۆی کتێبەوە پەرە بە ڕۆشنبیری و بە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی زانیاریەکانیانە درێ کتێب لە سەرەتاشەوە کە لە کوردستانە کتێب چاپ کراوە و خەڵکی شوێر کتێب کەوتون بووەتە بەشێک لە مۆرکی خۆپەروەردەکردنی خەڵکی کورد لە هەر شوێنێ بوو بن تەنانەت لە بزافی نەتەوەی و ڕزگاری خوازی گەلی کووردە ڕۆشنبیری و کتێب دایم یەک لە بنەما سەرەکیەکان بۆ یەک لەو فاکتەرانە بووە کە ڕۆشنبیر و ڕزگاری خوازانی کورد پێوەی خەریک بوون هەم نووسینی هەم بە خوێندنەوەی باشە لە کوردستانە ئاستی خوێنەر و خوێندنەوە چۆنە بینیت لە ناو کۆمەڵگەی کوردیە من قسەیەکە گەلێک جار چنور خاند و پاتم کردوتەوە هەر لە بەرنامەی بە ڕێزیشتانە جارێک گوتم بەداخەوە جاران کە کتێب کەم بوو خوێنەر زۆر زۆر و کتێب دەستا و دەستیە کرد ماڵە و ماڵیە کرد لەمە وەرە گیرە ئەبرا بۆ ئەو لە شوێنیش کە کۆپیەکرا لەبەری ئەنووسرایەوە وێنەیە گیرایەوە بەرجی کتێبەکان بەداخەوە لەم ڕۆیە کە کتێب زۆر زۆرە بزافێکی چاپەمەنی زۆر باڵا هەیە لە کوردستانە خوێنەرکەم بۆتەوە هەڵبەتە هۆکار وای کردووە یەکەم ئاستی ژیان لە وڵاتەیە یعنی خۆشگوزەرانی و خۆشبەختی ئینسانی کورد لە ئاستێکەیە کە نەتوانێت حەزەکانی تێرکات چێژ وەرگریە لەو شتانی کە پێویستن لە ژیانە ئێستا بەداخەوە کە کتێب زۆرە وە گوتم خوێنەر کەمە گەلێک لە کتێبخانە فەرمیەکان بە کتێبخانەی زانکۆ و پەیمانگاکان و بە کتێبخانە گشتیەکانیشەوە خوێنکار تەنیا بۆ تەواوکردنی کاری خوێندنی ڕێیەکەیەتە ئەوێ بەڵام جاران وانە بوو بۆ توێژینەوەکانە بۆ توێژینەوەکانی بۆ ڕاپۆرتەکانی بۆ کۆششکردن هەیە تەنیا بۆ کۆشش چێتە کتێبخانە داهاتیشە شوێنێکی وای نییە
شوێنێکی وای نییە ئارام بێ هێمن بێت لەبەرەوە ڕووە کاتە کتێبخانە هەر باشە ئەوە شەیە لە هەموو کتێبخانەیەکە هۆڵی فراوان هەیە بۆ خوێندنەوە بەڵام جاران لاوی کورد بە کچ و کوڕیانەوە بە خوێندکاری قۆناغە جیاجیاکانەوە ئاهاتن وەک پێدەویستێکی ژیان کتێبیانەگر بەدەستەوە ئێستا نرخی کتێب گران نییە لە پیشانگاکانی کتێبە داشکانن هەیە بەڵام دیسانەوە نابینیت لاوانی کورد پەرۆژ تەکنەلۆژیا تا چەند کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی خوێنەر تەکنەلۆژیا تا چەند کاریگەری هەبووە لەسەر تەکنەلۆژیا کاریگەریەکی نەرێنی زۆری هەیە لەسەر کتێبی کاغەزین یان لەسەر کتێبخانەی تەقلیدی چونکە ئێستا بۆ خۆتان نەزان کتێبخانەی ئەلکترۆنی لە ژوورەکەتە لە نووسنگەکەتە لە ماڵەکەتە لە ژووری نووسنتە لە ژووری دانیشتنتە تەنیا بەهۆی ئایپادێکەوە بەهۆی مۆبایلەکەتەوە چیت بوێ پەیدای دەکەی تازەترین زانیاری تازەترین معریفەت تازەترین ژانرەکانی ئەدەبیات تازەترین تێزە زانستیەکان هەمووی لە کتێبخانەی ئەلکترۆنی و بەهۆی مۆبایلەکەتەوە ئەچتە ناوێەوە لەبەرەوە خوێندنەری کتێبخانەی تەقلیدی یان کتێبی کاغەزین ڕۆژ بە دوای ڕۆژ بەداخەوە دێتە دواوە لەگەڵ ئەوەشە بەها و بەرزی کتێبی کاغەزین هەرماوە لە جێی خۆیان با خوێنەریان کەم بوو بێتەوە بەڵام خەڵکانێک هەن ئارەزووی ئەوەیانە تەنیا ڕووبکەنە کتێبخانەی تەقلیدی و کتێبی کاغەزی باشە مامۆستا یاسین وڵاتە ئەوروپیەکان زیاتر گرنگی بە خوێندنەوەیان کە لە کاتێکە خۆیان سەرچاوە یاخود داهێنەری تەکنەلۆژیان ئەمە بۆچی گەڕێتەوە کە خۆیان داهێنەری تەکنەلۆژیاکان بەڵام گرنگێکی زۆر بە خوێندنەوەیە ئەگەڕێتەوە بۆ ئاسی ڕۆشن بریان ئاسی وەشیاری تاکە ئەگرێتەوە بۆ هەموو ئەو خاڵانەی تۆوتت لەوێ ژیان سیستماتیکە بەڕێوە چوونی ژیانیان وەکوێ من نییە جۆرە بەهادانێک بە کاتەکانمان نەبێت شبەرزە یەک هەبێ لە بەسەر بردننی ساتەکانی ڕۆژمانە ساتەکانی شەوماندا لەوێ خەڵکی هەم کارەکەن هەم دەخوێنن هەم وەرزشەکەن هەم ڕوو لە شارەزابوونن لە مەسەلە زانستیەکانە هەم کتێبی شەر هاوڕێیانە زۆر بەمان ڕێمان کەوتوۆتە ئەوروپا دیومانە لە وێزگەکانی شەمەندەفەر و فڕۆکەخانەکان و لە گەلێک شوێنی ترە لە وێزگەی پاسا لە گەڕەکەکانە لە شارەکانی ئەوروپایە ڕۆژنامەی میترۆ هەیە کەوەی کە بە خۆڕایی بە قەواری بچووک دابەژەکرێ زۆربەی کۆمنت و شارەوانەکان چاپکراوی خۆیان هەیە لەوێ نابینیت کەسێک سواری پاسێک بێ ئۆتۆمبیلێ بێ شەمەندەفەرێ بێ فڕۆکەیەک بێ لە جانتا بچووکەی دەستێ ڕۆمانێکی بچووکی پێنەبێت دیوانە شاریکی پێنەبێت گۆڤارێکی پێنەبێت ئەو ڕۆژنامانەی کە بڵاوەکرێنەوە بەبێ بەرامبەردا بەژەکرن پێی نەبێت لەوێ تەنانەت لە کاتەکانی چاوەڕوانیە ئەوە نییە تەنیا بە سیرکردنی مۆبایل و بەکارهێنانی ئەم تەکنیکە زانستیانی کە لە مۆبایلەکانیانە هەیە بەڵکو کتێبیش دایم هاوڕێیانە ئەوان لەوە گەیشتون لێرەش کەسانی ڕۆشنبیر و پێگەیشت و لەو ڕاستیە گەیشتووە کە زۆر شتەیە تەنیا لە کتێبایی بینینەوە بەشتی ترە نایبینین باشە مامۆستا یاسین بەڕێزت وەکو نووسەرێک ئەم وەکو شارەزایەکی بواری کتێبخانەکان کۆمەلگای کوردی یاخود بڵێ خوێنەری کوردی زیاتر گرنگی بە نووسینی نووسەرە کوردەکان یاخود نووسینی نووسەرە بیانیەکان لە هەموو ژانرەکانی ئەدەبیات و هونەرە بابەتی کوردی گەشاوە و درەوشاوە زۆرە ئێستا بەڵام ئەمە وامان لێ ناکا بڵێ تەنیا ئێمە بەرهەمی فکری ئەدەبی ئەفراندن و ئیبداعی نووسەری کوردە خوێنەوە بەڵکو کۆمەڵی نووسەر هەیە لە نووسەرەکە گەورەکان وەک گوتم شەکسپیر بوونەتە خەڵکی هەموو جیهان لەبەرەوە کاتێ بەرهەمەکانیان وەرەگێڕێت خەڵکی بە شەوقەوە بەرەو پیریە چەند مای خۆشحاڵیە ئێستا لە کوردستانە کتێبی وەرگێڕاو هەیە چەندین جار چاپ کراوەتەوە کەواتە کە تۆ کتێبێک ئەبینیت چەند جارێک چاپ کراوەتەوە ینی خواستی خەڵکی لەسەرە
بێگومان لە بازاران نامێنێ بۆیە نووسەرەکە یانە و دەستگایانی چاویانە و کتێبخانایی بایەغەدەن بە فرۆشتنی کتێب چاپکردنی کتێبیش چەندین جار چاپیەکەنەوە. لێرە تۆ گرنگەوەیە بۆ نمونە کە شانۆگەریە خوێنیتەوە. شانۆگەری بەرهەمێکی زۆر دەوڵەمەنگی لە کتێبخانەی کوردیان نییە، بەڵکو لە کتێبی وەرگێڕاوە هەیە، لە تێکستی وەرگێڕاوە هەیە. بۆیە هونەرمەندی کورد پێویستە ڕوو بکاتە شانۆی جیهانی، شانۆی عەرەبی، ئەوانەی کە کراون بە کوردی، شانۆی فارسی کە تێکستی زۆر پێشکەوتویان هەیە. بەڵام کاگیاسین زۆر جار گلەی ئەوەش لە وەرگێڕەکانە کرێت کە ئەڵێن حەقی خۆی نایەت بە نووسینەکە لە وەرگێڕانەکە، یانە جار لەوە چێ دەستکاری بکات. بۆ چوونی بەڕێزە چۆنە لەم وەڵا لەوەش هەیە و بەڵام ئێستا خۆشبەختانە کۆمەڵێک خەڵەمی گەورە لە وەرگێڕەکانی کووردا پیا بوون کە هەمومان ئاشناین بە ئاستی تەرجەمەیان بە زمانیان، بەو زمانە پاراوەی پێی ئەنووسنەوە پێی تەرجەماکەن. لەبەرەوە لەو بڕوایم ئێستا ئەو گرفتە گەورەیە نییە. ڕەنگە وەرگێڕێک لە وەرگێڕێک شێواز و میتۆدی ستایلی کاری جوانتر بێت، زمانی پاراوتر بێت، دەوڵەمەندتر بێت. بەڵام ئێستا وەرگێڕی کورد مای شانازین لە کتێبخانەی کوردیە و لە داهێنانی کوردیە. بەڵێ ئەکرێ بڵێن هیچ کەمتەر خەمیەک هەیە لە نووسەرە کوردەکانە وا خوێنەری کورد گرنگی بە کتێبە وەرگێڕاوەکانیات یاخود بە نووسینە بیانەکانیات؟ دوێنێ و ئەمڕۆ ڕابردوو ئێستا کتێبخانەی کوردی بە پلەی یەکەم قەرزاری نووسەرانی کووردە. حرەکەی وەرگێڕان هەبووە لە سیەکانەوە، چیرۆکی کوردی وەرگێڕاوە بابەتی جیاجیا لە ڕۆژنامەوانی جیهانی و عەرەبیەوە کراونەتە کوردی. بەڵام هاوکات داهێنان و ئەفراندنی نووسەرانی کورد بەردەوام بووە. ئێستا بزافێکی تیژڕەو هەیە لە نووسینی کوردیە لە هەموو بابەتەکانە. لەبەرەوە کورد شانازە بۆی کتێبخانەکەی دەوڵەمەنگە، نووسەرانی هەڵکەوتوو گەورەی هەیە، زۆر شتمان ئێستا ئەکرێتە زمانەکانی تر. ئەمە بەڵگەیە، ئەمە سەلماندنی ئەوەیە کە داهێنانی کوردی بەڕێوەیە و بەردەوامە و لە پێشکەوتنایە. من چنوور خانویستم ئاماژەیەکیش بکەم بۆ ئەوەی کە هەر لەم ڕۆژەیە، ڕۆژی جیهانی کتێب، ڕۆژی پاراستنی مافەکانی نووسەریشە. ئەگەر ئەو دەرگای باسەشم دواتر باسەوەکەین. بەس ئەمێ بزانم کاگیاسین نووسینی نووسەرە کوردەکان وەرگێڕاوەتە سەر زمانە بیانیەکان؟ بەڵێ چەندین نووسەرمان هەیە بە چەند زمانێ کارەکانیان دەخوێنرێتەوە لە پێش هەمویانەوە. شاعری گەورەی نەتەوەکەمان مامۆستا شێرکۆبێکەس. من لەو بینەیە بە دیاری لەلایەن دکتۆر فریاد فازل کە ڕۆشنبیر و نووسەرێکی و وەرگێڕێکی داهێنەری کوردە لە وڵاتی ئەڵمانیا، دیوانێکی مامۆستا گۆرانم بۆ هات کە کردووی بە ئەڵمانی. گۆران لە دەمێکەوە شعر و بەرهەمی کراوە بە عەرەبی. یادی هەمیشە نەمر بێ پرۆفسۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ چەند ساڵێ لەمەوبەر، ساڵانێکی زۆر لەمەوبەر، هەموو دیوانەکەی کردە زمانی عەرەبی. ئەوە بوو بە سەرچاوەی زۆر نووسین لەسەر مامۆستا گۆران بە زمانی عەرەبی، ڕەخنەگری گەورەی عەرەب لەسەریان نووسی. و پاشانیش نووسەری دیار و ناسرا و کاک بەختیار عەلی گەلێ لە ڕۆمانەکانی تەرجەمە کراون. لەم ساڵانەی دواییدا خات و کەژاڵ ئەحمەدی شاعیر بەرهەمی کراوە بە ئینگلیزی و بە زمانانی تر و چەندین نووسەری تر. ڕەنگە ئێستا نەتوانم ئاماژە بۆ ناوی هەمویان بکەم، بەڵێ ئەدەبیاتی کوردی بە زمانی عەرەبی و ئینگلیزی و زمانە زیندووەکانی تری جیهانە خوێنرێتەوە. ئەمەش بەڵگەیە کە ئێمە ئەدەبێکی زیندوو، ئەدەبێکی باشمانەیە. بێگومان دەستەکانە خۆش بێ. کاگیاسین هەر هاوکات کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاراستنی مافی نووسەرە، با باسێکیش لە مافی نووسەران بکەین. لە کوردستانە تا چەند مافی نووسەران پارێزراوە؟ ئەمڕۆ لەگەڵ بەرزڕاگرتنی ڕۆژەکەیە 23 نیسان کە ڕۆژی جیهانی کتێبە، هاوکات
مافی نووسەر لەم ڕۆژەیە چەسپێنراوە داکۆچی کردن و نامراوە بە ڕۆژی داکۆچی لە مافەکانی نووسەر قانون حەق المؤلف یان داهێنەرانی تر لە بواری زانستە تەکنەلۆژیایە لە بواری هونەرەکە جوانەکانە ئەو داهێنانەش لە پاڵ نووسەرە حسابیان بۆ کراوە ئەوانەی کە لە بزافی ئەفراندنە ڕنگ و سەنگی خۆیان هەیە لە کوردستانیشە بە پێی بڕیارێک کە من دەقەکەیم لایە لە بریاری یاسای ژمارە حەڤە بە پێی یاسایە کە ساڵی 2012 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرکراوە بە ناوی یاسای مافی نووسەر و مافی نووسەر و ئەوانی تر داهێنەرانی تر ئەمە لە پێناوی پاراستنی مافەکانی نووسەر و داهێنەرانایە لە بوارەکانی ئەدەبیات و زانست و هونەرەکان و فاکتەرێکە هۆکارێکی گرنگە بۆ برەودان یان بۆ هاندان و بە گۆڕترکردنی بزافی هونەری و ئەدەبی و زانستی لە وڵاتەکەمانە لەگەڵ گەشە پێدان و برەودان و پێشخستنی پەیوەندی ڕۆشنبیری لە نێوان کورد و نەتەوەکانی ترە کە تۆ مافەکانیان پارێزرا بوو بە جۆرەی ئەم یاسایە تۆ هان ئەدەیت بەرهەمی زیندووتر بەرهەمی پێگەیشتوتر پێشکەوتوتر بێنیتە ئارە لەو کاتەیە بۆی بەرهەمەکانتەوە تۆ پەیوەندیەکی کولتوری زۆر باشە لەگەڵ نەتەوەکانی ترا بۆ دروست دەبێ ئەم یاسایە بە جۆرەی ئەم یاسایە پاراستنی مافی نووسەری کورد لە هەردوو ڕۆکەوە لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە لە ڕووی معنەویەوە واتە نووسەر ئازادە کتێبەکەی بەرهەمەکەی یان هونەرمەندی کورد هەموو بەرهەم و داهێنانەکانیان بەچ ناوێکەوە بنووسن ناوی خۆیان بێ ناوی خوازراوە بێ بە هەرچیەکە بێ خۆیان بیانەوێت و بە درێژایی لە کوردستانەوە جێبەجێ کراوە کاگیاسین بەڵێ لە کوردستانەوە جێبەجێ کراوە بەڵێ ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش جێبەجێ کراوە تەنانەت دادگاکان گەلێک جار مەسەلەی وا چووە لەکەوە چۆتە نێو دادگاکانەوە کەوە پاراستنی مافی نووسەر و دانەران پێشێل کرابێ ئەمە لە ڕووی معنەویەوە ینی کەسێک کە تۆ کتێبێگە نووسیت خۆت خاوەنی بەهەج ناوێکەوە بڵاوی کەیتەوە من بەرهەمێکی هونەریم هەیە کە خۆم خاوەنی بم من خاوەنیم کەسی تر بۆی نییە ئەم بەرهەمەی من بە هیچ جور شێوەیە بەکاربێنێتەوە بە ناوێکترەوە بە جۆرەی یاساکە لە وەرگێڕانەکەشا ببوورەکە یاسین لە وەرگێڕانەکەشا بۆ سەر زمانێکی تر هەر هەمان ناونیشانە بەڵێ ئەوە حتمما زۆربەی وەرگێڕانەکان وەرەگێرە تەرجەمەکرێت ناونیشانەکان ئەنجە لەم بە جۆرەی ئەم یاسایی پەرلەمانی کوردستان لێکەوتەی لایەنی مادیشیە بێت کە یەکێک دێت کتێبی نووسەرێک یان بەرهەمی هونەرمەندێک زانستخوازێک داهێنەرێکی کورد ببات و پێشێلکاری لەگەڵ مافی ئەو کەسەیە بکات تۆ بەهۆی دادگاوە توانی داوای هەموو مافە مادیەکانێ بکەیت داوا بکەی بڵێ بەرامبەر ئەم ئیشی لەگەڵ من کردوەتی ئەبێت تەغریم بکرێت داوای ئەوەندە دەکەم بەرامبەر ئەم کردداری کردوەتی ئەمە دادگا قەرارەدات و لەبەرەوە مافی نووسەر و داهێنەرانی کورد وەک هەرگی هەموو نەتەوەیەکتر ئەبێ پارێزراوە بێت بێگومان دەستەکانە خۆش بێ کاگیاسین ئێستا ئەگەر باسێک لەو پاڵنەرانە یاخود ئەو فاکتەرانە بکەین کە وا لە خوێنەر ئەکا زیاتر بخوێنێتەوە یاخود وا لە کەسێکا زیاتر بخوێنێتەوە پاڵنەرەکان چین؟ یەکەمین وەک زۆر جاری تریژ وتومانە دەبێ هەوڵی بە کولتورکردنی خوێندنەوە بدەین لە تەمەنی مناڵیەوە ئەبێ لە بەخشەی ساوایانەوە چیرۆک و گۆڤاری مناڵان بۆ جگەرگۆشەکانی کورد بخوێنرێتەوە ئەبێ بخرێتە بەرچاویان ئەبێ لە قۆناغی سەرەتاییەوە کتێبخانە هەبێت لە قوتابخانەکانە بەداخەوە ڕەوشی کتێبخانەی قوتابخانە و خوێندرگارەکانی کوردستان زۆر لە دواوەیە خزمەتیان ناکرێ لەوە ناچێت پەروەردەکان و وەزارەتی پەروەردە ئاورێکی جددیان تا ئەم ساتە لەو لایەنەیە بێتەوە کە مناڵ لە ماڵ و لە قوتابخانە هۆگر کرا لەگەڵ ئاشنایەتی پێپەیدا کرا لەگەڵ کتێب خوێندنەوە
بڕواتە بێت لە گەورەیشە ئەو حەزوو هۆگربوونە زیاترە بێت و گەورەترە بێت مناڵەکان ئەرکی کێ ئەمە ئەرکی دایک و باوکە یاخود پەروەردە قوتابخانە مامۆستایان ئەرکی مامۆستایە مامۆستای کورد ڕۆڵی هەبووە ڕۆڵی مێژوویی هەبووە لە پێگەیاندنی نەک هەر لە وانەکانی قوتابخانەیە بەڵکو لە هەموو ئەو لایەنانەی کە ئینسانی کورد پێویستێتی مامۆستای کورد بوون کە خوێندکاریان فێری خوێندەواری کردووە مامۆستای کورد بوون کە تۆوی کوردایەتی و خۆشویستنی نەتەوە وڵاتیان لە ناخی خوێندکارەکانە چاندووە مامۆستای کورد بوون کە قوتابیەکانیان فێری ڕەوشی بەرز کردووە بە فێری هەموو ئیتیکیی جوان کردووە لە ژیانیانە دەبێ مامۆستای کوردی ئێستش خەم خۆرانە بۆ ئەم مەسەلەی ئیشکە بەڵام کاتێکە بێت کە خەمی مامۆستاکان خودی مامۆستاکانیش بخورێت لەلایەن دەسەڵاتی کوردیەوە حکوومەت ئەبێ کار بکات بۆ گەڕانەوەی شکۆی مامۆستای کورد کار بکە بۆ باشکردنی ژیانیان کە تۆ یان هەر کەسێ ژیانی بێگرفت بێ ئەتوانێت ڕوو لە خوێندنەوە بکە ئەتوانێت ڕوو لە وەرزش بکە ئەتوانێت ڕوو لە ژیان پەروەری و مرۆڤ دۆستی زیاتر بکاتەوە بەشێک لە ژیان پەروەری و ژیان دۆستی و مرۆڤ دۆستی لای من ڕاستی کتێب دۆستیە کتێب پەنجەرەکان واڵاکە لەسەر دنیای جوانتر لەسەر ژیانی واڵاتتر لەسەر هەموو پێشکەوتنێکە ئینسان خواستی هەبێ بەرەو پێشکەوتن هیچ جۆرە کتێبێک هەیە کە یاسین کە مرۆڤ یاخود وا پێویستکە مناڵ یاخود گەورە لی دوورکەوێتەوە نەیخوێنێتەوە یاخود هەموو کتێبێکە نووسرا و دانرا وا پێویستەکە بخوێنرێتەوە هەڵبەتە بەبەستم جۆری کتێبەکانە چاپکردنی کتێب ئێستا لە کوردستانە وێڕای کە ئەو هەموو کتێبە ئەدەبی و هونەریە جوانانە چاپ بکرێن بە نووسرا و وەرگێڕاویانەوە بە ئامادەکراویانەوە هەندێک ئایدە و ئایدۆلۆژیاش هەیە بۆ بیری خۆیان بۆ بیرکردنەوەی خۆیان بۆ هەزری خۆیان کتێبێن نەبەرهەم لەمەدا ئەکەوێتە سەر هەڵبژاردننی جۆری کتێب بەڵێ هەڵبژاردننی کتێب یەک لە پرەنسیبەکان و هەلومەرجی باشکارکردنە لە باش مامەڵەکردنە لەگەڵ کتێبە تۆ کە ئایدیایەکە بە دڵ نەبێت سیاسەتێک نەخوازراو بێ لە بەرچاوێ ناچی کتێبی لێ بخوێنیتەوە بەڵکو ڕووەکەیتەوە کتێبانە کە زانیارەکانە قوڵەکەنەوە کەواتە پێویستە گرنگی بە جۆر و چۆنیەتەکەی بدرێن نەک بە چەندێتێکی ئەمەش ئەم ئاڕاستەیەش دیسانەکەوێتە سەر پەروەردەکاران ئەکەوێتە سەر خێزان مناڵەکانیان فێرکەن چی بخوێننەوە اینجا مەسەلەیەکی تر خوشکی بەڕێزە کە زۆر گرنگە بۆ فراوانکردنی بازنەکانی خوێندنەوە بۆ برەودان بە پرۆسی خوێندنەوە باشکردنی کتێبخانەکانە کتێبخانەکانی کوردستان بە کتێبخانە گشتیەکان و لە ئەسێکی باشە نین چ لە ڕووی سەرچاوەوە چەند ساڵێکە کتێبی باش و نوێ ناکڕێت بۆ کتێبخانەکان پیشانگای کتێبەکرێتەوە لێرە و لەوێ کتێبخانە گشتیەکان بودجەیەکی وایان نییە بتوانن کتێب دابین بکەن بۆ خۆیان و پاشان زۆر کتێبخانەیە هەلومەرجی کتێبخانەی تیان نییە یعنی خەڵک خوێنەکە ئەچێتە ئەوێ شوێکی تیان نایە بە شێوەیەکی ئیسراحەت دانانی شێتە بخوێنێتەوە پاشانیش مەسلەیەکی تر کارمەندی کتێبخانە من دەم وابزانم دوێنێ بەڵێ بڵاوبەوە لە کوردستانی نوێی ئۆنلاینە باسیەوەم کردووە کە ئاستی زیاتر لە 80 کتێبخانە هەیە لە کوردستان کارمەندی کتێبخانەکانی کوردستان لە ئاستێکی پێویستانیە هەیەە دڵسۆزن هەیەە شارەزان هەیەە شتێکیان خوێنەوە کەواتە ئاستی پێویست بۆ کارمەندانی کتێبخانە پێویستە زۆر پێویستە ئەبێ هەڵبژاردن هەبێ کەسێکە لە کتێبخانە کارەکە چۆن لە نەخۆشخانەیەکە خەڵکی پسپۆر و شارەزا کارەکە لە فەرمانگەیەکی کشت و کاڵیە لە فەرمانگەی ڤێرتنەری کە پێش من میوانێکە دەربارەی ئەوانە قسەیە کردبینیم هەمووی بە جوورەی پسپۆڕی و شارەزایی و لێهاتوو عەشقیان لەگەڵ پیشەکەیانە دادەنرێن
بە جۆرەی پلەپایی زانستی خۆیان شارەزاییان دەبێت کتێبخانەکانیش خەڵکیێتە پاشان کە تۆ کارمەندی کتێبخانە نتوانانی لە ناوە و لە دەرەوە بەشداری پێ بکەی لە خولی تایبەتمەندی زانستی کتێبخانەکانە لەکوێوە فێر بن بڕاستی ئەمە ئەکەوێتە ئەستۆی وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان ئێمە 4 کۆنفرانسمان کردووە کتێبخانە گشتەکانی هەرێم لە شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و گەرمیان لە کەلار دنیایەک ڕاستپاردە و پێشنیازمان خستۆتە بەردەستی وەزارەتەکان و دامەدەزگاکانی حکوومەتی هەرێم بڕواتە بێ هەر مرەکەبی سەرکاغەزمەوە وەڵامی یەکشتمان بۆ نەهاتوۆتەوە کە خەڵکی لە ڕووی بیناکانەوە دەیان ساڵ لە وارای ئیژەکەین خەڵکی خاون بڕوانامەین پسپۆرین لە بوارەکانە تیامانایە لە ڕووی بیناکانەوە لە ڕووی بیناکانەوە لە ڕووی جۆری چاپەمەنیەکانەوە لە ڕووی کادری مەکتەبیەوە پەروەردەکردنیان لە ڕووی دیسانەوە دامەزرانکردنەوەی بەشێک لە پەیمانگای تەکنۆلۆژیان کۆلێژێک لە زانکۆکانی کوردستانە تایبەت بە کتێبخانە و زانیاریەکان اینجا خۆ هەر ئەم زانستە بۆ کتێبخانە گشتیەکان نییە بۆ کتێبخانە فەرمیەکان نییە بۆ هەموو دەستگایە گرنگە کادری مەکتەبیە ئەتوانێت ئەرشێ ڕێخات بەڵێ باشە کاگیاسن یەک شتێکی تر کە بەلامەوە گرنگە کە ئەویش سەرچاوی بیری توندڕەویش کە ئەویش هەر کتێبە لە هەنێک کتێبە سەرچاوکەی بیری توندڕەویە ئەمە تا چەند گرنگە مناڵان بە دوور بن لێ یاخود ئەرکی دایک و باوک لەم کاتەیە چی تەنیا لە ڕێی کتێبەوە نییە لە ڕێی هەموو کەناڵەکانی پەیوەندیەوەیە لە ڕێی دراما تەلەڤیزیۆنیەکانەوە لە ڕێی بەرنامەکانەوەی لە ڕێی هەنگێ کەناڵەوەی لە ڕێی هەنگێ ڕادیۆوەیە لە ڕێی هەنگێ چاپکراوە تەنیا ئەمڕۆ چونکە باس لە ڕۆژی کتێبەکە بۆیە باس کتێبەکە هەڵبەتە ئەو فلتەرانەی کە کتێب چاپکردن پێیە دەڕوا بە تایبەت سپاردنی ژمارەی یاسایی بە کتێبەکان دەبێ ئاگاداریەوە بوون کتێب و بڵاوکردنەوەی هزری خراپ لە کۆمەڵگادا وەکو ژەهر وایە وەکو تلیاک وایە گەنج کە فێری بوو ئیدمانەکە لە سەری بەدمەست دەبێ لە سەری دەبێ سنووری بۆ ئەومەدان بێ دیسانەوە ئەگەڕێمەوە دەبێ پەروەردەکە لە ماڵە ئاراستە بکرێت لە قۆناغەکانی خوێندندا ئاراستەیان بکەن و بە هێنانە کایەی هێنانە بەرهەمی فکری بەرامبەر فکری ئاشتی خواست فکری یەکسانی خواست فکری ئازادی خواست فکری دژ بە توندڕەوی توندتیژی دەبێ بۆ وەڵامیان بدرێتەوە خەڵک ڕووبکاتە ئەمیان و واز لەویان بێنێت باشە دەستەکانە خۆش بێ پێم خۆشە باسێکیش لە پێشێکی کتێب بکەین کاگیاسین پێشێکی کتێب تا چەند هەڵسەنگاندن بۆ کتێبەکەکە یاخود تا چەند هەڵسەنگاندن بۆ نووسەرەکە کات لە نووسینی کتێبەکەیە دوو زۆر پێشەکی هەیە یەکیان خودی نووسەر وەرگێڕی نووسێت ئامانج لەو نووسینە بڵێن من کتێبێکە نووسم لە پێشەشکەیە دیاریەکەم بە چ شێوازێک کارم کردووە لەم نووسینەیە بۆ لەم بابەتە شتم نووسیوە ئاکامەکانی لە چیا بینمەوە ئەمە جۆرێکیانە کە خۆت تعریفێگەکەی بە کتێبەکەت جۆرێکیان خەڵکانی تر خاوەن ئەزمون پێشەشیە نووسن بۆ کتێبەکانی تر بۆ نمونە کەسێک دیوانە شعری چاپەکە توێژەر و ڕەخنەگرێکی شعری خاوەن ئەزمۆن خاوەن ناوی گەورە دێت پێشەشی دەنووسێ بۆ ئەو دیوانە شعریە لەویا جۆرە هەڵسەنگاندنێکەکە بۆ شعرەکانی ئەو شاعرە قسەی خۆیەکە یعنی بینینەوەی خۆی سەبارەت ئەفراندنی ئەو شاعرە پێگەی ئەو شاعرە لە کاروانی شعری کوردیە ئاماژە پێکات بڵێ پێشەکەکان پێویستن ئێستا لەسەر بەرگی کتێبیش دوا بەرگیش شتێک دەنووسرێت هی خۆت بیان کەسانی تر ئەوەش جۆرە پێناسەیەکە بە ناوەڕۆکی کتێبەکە ئەمە زۆر گرنگە تۆچتە کتێبخانەیەکی ئەچتە پیشانگایەکی کتێبەوە کاتی ئەوە نییە دووسێ ڕۆژبەی تۆ بڕۆی سەیری پێڕستی واتە فەهرەسی کتێبەکان بکەی بزانی بەشەکانی چین ئەو کتێبە دەربارەی چیە دوێ دەیت ئەو کورتەی سەر دوابەرگە خوێنیتەوە لەمەیە تعریفەیەک هەیە پێناسەیەک هەیە وات لێەکە بڕیاربەی ئەو کتێبە بکڕیت یان دایدەیتەوە
باشە کاگەسین جگە لە خۆڕۆشن بیرکردنی یاخود جگە لە بەهێزکردنی ئاستی زانیاری بەرزکردنی ئاستی زانیاری چه پاڵنەرێکی تر هەیە بۆەوەی کە خوێنەر گرنگی بە خوێندنەوە بات کەناڵەکانی میدیا ڕۆڵێکی ئەرێنی ئەتوانن ببینن لە قوڵکردنەوەی ئەو ئەزمموی نووسەرانە ئەو ئەزمموی داهێنەرانە شتێ بڵێن دەربارەی چاپکراوەکانیان دەربارەی گرنگی چاپکراوەکانیان ئەمە ڕۆڵێکی گرنگیە بێت وەک وتم باشکردنی ڕەوشی کتێبخانەکان و ئاوەدانکردنیان بە کتێبی زۆر باش و نوێ بە زمانە جیاجیەکان ئەمەش وا لە خوێنەرەکان ڕوو بکاتە ئەوێ کتێبخانەی گەڕۆک چه ڕۆڵێکی هەبووە کاگەسین کتێبخانەی گەڕۆک لە ئێمە بەواتای کتێبخانەی گەڕۆک دروست نەبووە چەند هەوڵێک هەبوو لە کوردستانە شتێک کراوە بەڵام پرۆسەیەکی بەردەوام نەبووە هەموو شتێکگەر بەردەوامی و دەیمومەی هەبێ ئەبێ بە ئەزمموی پێگەیشت و نەک چەند ئەزممویەکرابێ من وەک لەو نووسینانەی بە مناسب بە بۆنەی ڕۆژی جیانی کتێبەوە لە ڕۆژانی ڕابردووە لە کوردستانی لێ بڵاوم کردەوە لە یەک لە گۆشەکانە باسی کتێبخانەی گەڕۆکم کردووە ئەوە ئەزممونێکی قوڵە ئەزممونێکی درێژە لای ئینگلیزەکان سەری هەڵاوە لە ئەمریکا بە گالیسکە و عەرەبانە کە خۆماڵی عەرەبانە بە عەرەبانە کتێبیان گەیانەوەتە گوند و شوێنە دوورە دەستەکان قوتابخانە دوورەکان ئەو شوێنانەی کە کتێبخانەی تیانیان گەڕەکە دوورەکانی ناو شار ئەمە دەبێت ئۆتۆمبیلی تایبەتی بۆ تەرخان بکرێت دەبێت ئەمە بەشێک بێ لە ئەرکەکانی کتێبخانە گشتیەکان ئەبێت کتێبی زۆر باش ببرێ بۆ شوێنە دوورە دەستەکان ئەمە ئەگەر کتێبی زیاد بێت وەک ڕوویاوە لە هەولێر ئێستا دێمە سەری ئەگەر کتێبی زیاد بێ ئەبێ بێ بەرامبەر دابەشێکی بەسەر خەڵکیە بە تایبەت بەسەر گەنج و قوتابیە ئەگەر کتێبی زیاد نەبێ هێنی خودی کتێبخانە گشتەکەی خۆت بێت دەیبێ بێ شێوەی خواستن واتە ئیستعارە ئێمە دوو جۆر خواستنمانەیە خواستنی ناوخۆیی ناوەچی کە لە ناو خودی کتێبخانەیە ناسنامەکەی دانێ خوێنەر و دوایی کە ئیشەکەی تەواو بۆ کتێبە دێت کتێبەکەدێتەوە خواستنی دەرەکیمانەیە ئیستعارەی خارجی بۆ چەند ڕۆژێک دەیباتەوە کتێبەکە کە تەواو بوو دەیهێنێتەوە ئەمە کتێبی کتێبخانە گشتیەکان لە کتێبخانەی گەڕۆکە بەو جۆرە ئەبێ بە خواستنی دەرەکی تا ئێستا لە کوردستانە لەسەر ئاستی کتێبخانەکان کتێبخانەی گەڕۆک نییە لەسەر نەخێر تا ئێستا چەند لەو چوار کۆنفرانسە داوا کرا کە ئاماژەم بۆ کە لە ساڵای ڕابردووە هیچ وەڵامیان نەبوو ئیشەکەش ئاسانە بە پاسێک بێرێ بە هەر کتێبخانەیەکی گشتی شارە گەورەکان ئەتوانێت کتێب بگەێنرێتە لادێ و شوێنە دوورەکان بە ئۆتۆمبیلێک تۆ ئیشە دابی نەبێت دوو کارمەندی بەسان ئیشە بکات کارمەند زۆرە کارمەند زۆر زیادە لە کتێبخانە گشتەکان توانن بیان خەنە کار دوو ئەزمون کراوە کەمایی دڵخۆشیە یەکیان خات و پەیام حازم کە لە بواری کتێب و ڕۆشنبیری کوردیە زۆر ئازایانە کاری کردووە لە هەولێر بەڵێ خۆی کتێبی پەیدا کردووە بردوەتی بۆ تەرمیناڵەکان بۆ شوێنە دوورەکان زیندانی ژنان و نەوجوانان هی مناڵان دابەشی کردووە لەگەڵ مناڵە دەستگێڕەکانی ناو بازار هەزاران کتێبی پەیامخان دابەش کردووە بەسەر خەڵکیە ئەمە جێی تەقدیرە و نمونەیەکی درەوشاوەیە لێرەش ڕێکخراوی سۆفیا هەیە خات و لەرجەخاوێ و گروپ ئەیان نازید چەندین جار ئەم ئیشەیان کردووە ئەمان بە جۆرێکی تر لە کتێبخانەکان و لە پیشانگاکانی کتێب و لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە کتێبیان کڕیوە بەداشکانی لە ساس یان لە ساچل بە هەمان نرخ کتێبەکانیان بردۆ بۆ شوێنە دوورە دەستەکان و فرشتویانەتەوە بە خەڵکی ئەمە دوو نمونەی باشن ئەتوانن ئەم جۆرە کادیرانە ئەم جۆرە گەنجانە ئەم جۆرە خانمانە ئەم جۆرە کەسانە کە خولیای کتێب دۆستیان زۆرە و ئەیانوێ کتێب بگاتە و شوێنێ ئەتوان بیان خەنە کار و ببێ بە سەرەتایەک بۆ کتێبخانەی گەڕۆک
دەستەکانە خۆشبەیە کاگیاسینگە زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ سەررجەم تێبینیەکانت سپاس بۆ سەررجەم ڕێنماییەکانت و دووبارە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە بەڕێست و لە سەررجەم نووسەران و کتێبدۆستان و خوێنەرانەکەی سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ مامۆستا یاسین قادر بەرزنجی نووسەر و شارەزا لە بواری کتێبخانە گشتیەکاندا و لە هەمان کاتدا هونەرمەند بەڵێ خۆشویستان پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ و با پرۆگرامێکی نوێ پێتانەکەینەوە هەشاد و ئاسوودە من خواتان لەگەڵ